مەڵبەندەکانی کۆنتڕۆڵکردن و ڕێگرتن لە نەخۆشی ئەمریکایی دەڵێن نزیکەی 1 لە سەرسەی منداڵانی ئەمریکایی کێشیان زۆرە، هاوکات لە سەدا 16یان قەڵەون. دوایین راپۆرتی ئاژانسی تەندروستی ئەمریکایی ئەوە دەردەخات کەسانی تەمەن نێوان 2 هەتا 19 ساڵ لە ئێستادا ڕێژەی قەڵەویتیاندا چەسپا و نەگۆڕە. ئەمە ماوەیەکی زیاتر لە 8 ساڵە، ئەوەش هەواڵەکی خۆشە. سنتیا کە پسپۆرێکی توێژینەوەی نەخۆشیە لە بنکەی ناوەندی ئامارەکانی تەندروستی و خۆی و هاوکارانی شیکردنەوەیان لەسەر زانیاریەکان لەسەر پتر 8,000 منداڵ و جوان کردو و راپۆرتێکیان لەو بارەوە لە گۆڤاری ڕێکخراوی پزیشکی ئەمریکایی بڵاو کردوێتەوە، دەڵێن ئاستەکانی قەڵەوی واجێگیر دەبێت. ئەوە سەبارەت بە کوڕان و کچان ڕاست بوو، بۆ سپیەکان، بۆ ئەفریقای ئەمریکایەکان، بۆ مێکسیکی ئەمریکایەکان. تەنانەت ئەوە ڕاست بوو کاتێک ئێمە لەسەر 3 ئاستی جیاوازی قورسایی چێش کارمان کرد. سنتیا دەڵێت بۆ دیاریکردنی ئەوەی بزاندێت ئەمە گۆڕانێکی یاخود وچانێکی کاتی بێت لە ڕەوشی قەڵەویدا، پێویست بە زانیاری زیاتر هەیە. زۆربەیەک لە شارەزایان هیوادارن ئەم زانیاریانە لەسەر بنەمای هەوڵەکانی باوان و پزیشکان و بەڕێوەبەرانی خوێندنگەکان بێت کە هانی چالاکی وەرزشی زیاتر و چاکردنی نەریتی خواردن لە نێو منداڵان و نەوجەواناندا دەدەن. مەسەلەی سەرەکی بۆ نەوجەوانەکان ئەوەیە کاتێک لە تەمەنی نەوجەوانیدا زۆر چێشت زیاد بوو، زۆر لە جوونە بە گەورەیش زۆر خۆر بیت. پزیشکانی منداڵان نەخۆشی شەکر و نەخۆشەکانی دیکە بە قەڵەوی و تەمەن لە نێو نەخۆشە لاوەکانیاندا دەبەستنەوە، تەنانەت ئەگەر چی ڕێژەکانی قەڵەوی لە نێو نەوجەوانان و منداڵاندا بەرز بۆتەوە، هاوکات تەواوی کاریگەری ئەم نەخۆشیە هەر دەبێت ڕەچاو بکرێت. هەر بۆیە ئۆگدن و لێکۆڵەرەوان بە ئاگاوە گەشتبینی دەردەبڕن. ئەمە راپۆرتێک بوو لە ڕادیۆی کوردی دەنگی ئەمریکاوە.